سڵاو یەک لەو دیاردە ناشرینانەی کە لە بەداخەوە لە کوردستانە زۆرترین ڕنگانەوەی هەیە ئەوەیە کە کەس دانووی لەگەڵ کەسا ناکوڵێ، یعنی سەیرەکەی لە نوخبەی ڕۆشنبیرەکان سیرکەیت هیچ منتەقێتیان نییە، پێنج نووسەر و شاعیر نییە کۆک بن بەیەکەوە و قسەیان بەیەکەوە هەبێ. لەم لاوەسەیری کاسبکارەکەی لە نزیکترین ڕووداوە لە هەفتەی ڕابردووە دوو عەرەبانچی بەڕێز لەسەر شوێنی عەرەبانە بۆتە شەڕەچەقۆیانووی چیشانی سار کردوتەوە. یعنی هاوپیشە هەیە دیوارێکی بینە ئەم زەمی ئەوەکە ئەو زەمی ئەوەکە. کۆبوونەوەی حیزبە سیاسیەکان لە کوردستانە شەو لایەک لە کەناڵەکان باز لە کۆبوونەوەی سیاسی و ینی بڕانەوەی ناکۆکی سیاسیە، بەڵام بەیانی کادریم حیزبە لەسەرەوە حیزبە نووسێ، کادریەوە حیزبە لەسەرم حیزبە نووسێ. بڕۆ بەلای دکتۆرە بەڕێزەکان، ئەم دکتۆر زەمی ئەوەکە ئەو دکتۆر زەمی ئەوەکە لە بری ئەوەی کە باز لە چارەسەرکردنی خاڵە لاوازەکانیان بکەن، خەریکی شکاندنی یەکترین لەسەر ینی لەسەر گیانی ئەو نەخۆشە بەڕێزانی کاچێتە لایەن. ینی بابەتی خۆخۆری و بابەتی ئەوەی کە کەسی بەدڵ نییە بەڕاستی بابەتێکی گرنگە و بەڕاستی هۆکارێکە بۆ ئەوی کە ئەم کۆمەڵگەی لە شوێنێک ئاوەستانەوە. ئەم بابەتە باسی ئەو دیوەی ناکەین کە بڵین کەس رەخنە لە کەس نەکرێت، نەخێر، بەڵام هیچ منتەقیشیتیان نییە کەس لەگەڵ کەسا کۆک نییە. بڕۆ سەیری مامۆسای زانکۆکان کە ئەم مامۆسای زانکۆ باسی فلان مامۆستاکە لە کلاسەکە، ئەو مامۆستایتر باسی ئەو مامۆستاکە لە بریەوەی دانیشن عیلمیانە و زانستیانە ئەم دیاردەیە چارەسەرکەن هەموو شەریحەکان بەبێ جیاوازی ئاستی سەقافی خەریکی خۆخۆری یەکترین هەر باشی شەوڵاتەکە گەیشتوتە ئەم شوێنە. بە خۆشحاڵیەوە لەگەڵ ئامادەبوونی کۆمەڵی خوێندکاری بەڕێز من پرۆفیسۆر دکتۆر یوسف حەمە ساڵح مستەفا پسپۆری دەروونزانی کەسایەتی و دروستی دەرونی میوانمە. دکتۆر جانەگەر تەشریف بێنیت بۆی کە قسە و باز لەسەرم بابەتە زۆرە بۆی کە یەکسەر دەست پێ بکەین. بەخێر بێت. بە تەوقەیەکی کۆرۆناش بەخێر بی فەرمی. دکتۆر جان دووبارە بەخێر بی. خۆش بیست باس. هەمیشە بۆم گرنگە بەتایبەت جەنابەت پرۆفیسۆری تو اختصاسێکی قۆڵە لەسەر زانستی دەروونزانی کەسایەتیە هەیە. بێم باش بوو ڕێی تۆ وەرگرم ئەم بابەتەی ئەوە بوو بەرنامەی لەسەر بکەین. بەڵا پێشەشی سوپاس بۆ کەناڵی کوردستان 24 و بۆ بەڕێست و بەڕێز و سڵام هەیە بۆ ئامادەبووان و واروها ڕێز و سڵام هەیە بۆ بینەران و بیسەران بە شێوەیەکی گشتی. یعنی من تەسەورم نەئەکرد یعنی ئەم بابەتە نەبووە، بابەتێک لەم چەشنە نەبووایە احتیمالێکی زۆر هەبوو متەڕەدید بم لە هاتن. بەڕاستی بابەتێکی گرنگە، بابەتێکی هەنووکەیە، بابەتێک کە ئەبێ بەمایەی خۆشگوزەرانی کۆمەڵایەتی خۆشی پەیوەندیەکان لە ناو یەکتریە و بێ بەمایەی ناخۆشیەکە ئەگاتە ئاسێکی زۆر زۆر ناخۆش، ئاسێکی زۆر زۆر زیان بەخش ئەگەر ئێمە لەگەڵ یەکتریا تەبان نەبین و لە یەکتری تێ نەگەین و ڕێز لە یەکتری نەگرین. بەڕاستی ئەوە کێشەیەکی زۆر زۆر گەورەیە. یعنی ئەتوانم بڵێم وەکو کربێک وایە لە ژێرەوە بنیاتی ئەم کۆمەلگایە بەرەبەرە ئەخوات و لاوازی ئەکات و پەیوەندیەکانمان لاوازە بێت و ئەو کاتە چۆن ئێمە پێمانەوەترێ کۆمەلگا، چۆن ئێمە پێمانەوەترێ میلەت، چۆن پێمانەوەترێ نەتەوە لەلایەن کەمەوە بێت لەسەر ئاستێکی زۆر لە کەمترین ئاستە ئەبێ هاوبەشەکانمان زۆر بە تایبەتی هاوبەشێ باشەکانمان زۆر نزیک بێتەوە لە یەکتری بۆ ئەوی بتوانین زمانی ئاخافتن تێگەیشتن لە یەکتری دروست بێ لە بینمانە. بەڵام ئەم ناکۆشەی کە بەجێ ئێڵم دوای ڕوونکردنەوەیەکی یەکەین لەسەر ئەم ناکۆشی کە هەیە بە شێوەیەکی گشتی نەک تەنها کە جەنابی کاک دەروون فەرمووی مامۆستا و ئەدیب و لەناو بازارە کاسب و کاسب، تەنها برا و برا، خوشک و خوشک، خوشک و برا، کوڕ و باوک، کچ و دایک، یعنی ئەمانە بەڕاستی هەموو نەک کێشن، کێشەیەکی زۆر زۆر
مەترسیدارن بەڕاستی و ئەبێ ئاوڕێکی لێبینەوە و دەستنیشانکردنەکەی کرا ئەمە ئێستا و هەمووشمان هەستی پێکەین هەمووشمان ئەناڵێنین بەدەستیەوە من نامێ بچمە ناو بابەتەکە ئێستا دوایەوە وەڵامی پرسیارەکەمەوە چووچێ بەڕاستی ئێمە هەموو کێشەکانمان لە زۆنی پەیوەندی کۆمەڵایەتەکانمانەوە دروست دەبێت هیچی دەنە لە ئاسمانەوەێنە لە ژێر عەرزەوە بۆمانێت لەبەرەوە ئەبێ ئاوڕێبینەوە بۆ ئەم ناخۆشیە بۆ جاری وا هەیە ئاوەڕێکەینەوە لێ تەماشاکەین من و ئەو برادری کە زۆر دابڕاوین لە یەکتریەوە یان ئەو برادرە و برادێکی تر یان ئەو خوشکە و خوشتێکی تر زۆر دابڕاون کە چیتە ناو کێشەکە تەماشەکەی کێشەکە هیچیان نییە هیچ نییە شایستەی ئەوە نییە ئەم هەموو ڕکابەریە و ئەم هەموو قینەبەرایەتی و ئەم هەموو دژایەتی و ئەم هەموو سوکایەتیە هیچ شایستەوە نییە تەنها کێشەکە بریتە لە بەتێگەیشتن مس ئەندەرستاندێک لەگەڵ یەکتریە تەفاهم ناکەین ئێمە پەیوەندیەکانمان کەواتە لە زۆنی چیایە دەسەڵات و ملکە چیایە من دەسەڵاتمە بەست بەسەر تۆ زیاتر بێ تۆ دەسەڵاتە بێ بەسەر منە زیاتر بێ من ئەبێک زیاتر ملکەژم بۆ تۆ بێ ملکەژبی کەواتە لە زۆنێکی ناتەندروستایە لە زۆنێکی شڵەژاوایە لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیەوە کەواتە باشترین زۆن بۆ ئەوەی پەیوەندی کۆمەڵایەتەکانمان بە شێوەیەکی باش گەشە بکە زۆنی ڕێزگرتن و خۆشەویستیە نەبووە ئەمە دروست ناڵێم بە تەواوەتی نییە بەڵام ئەگەر ئێمە ئەم گشتاندنە و ئەم تایتڵی ئەم بەرنمەیە ئەم گشتاندنە گریماناویە یعنی وا گریمان ئەم شتانە هەیە لە کۆمەلگای ئێمە و فعلەن هەیە و مندانی پیانم هەیە و دراسەم کردووە لەسەری و شتم لەسەر نووسیوە وتیایە ئەژین ئێمە هەمومان کەواتە ئەبێ شایستی ئەوەیە بێگومان دەستنیشانی هۆکارەکانی بکەین و هەروەها چارەسەرەکانیشی زۆر ئاسانە بەڵام زۆر گرانیشە لە ڕووی چیەوە لە ڕووی ئەوە کە ئێمە لە ڕوە پەروەردەیەکەوە گۆش نەکراوین پەروەردە نەکراوین لەسەر خۆشەویستی پەروەردە کراوین لەسەر ڕکابەرەتی یەکتری و پەروەردە کراوین بەرژەوەندی من و بەرژەوەندی تۆ کە هاتە سەر ئەوەی ئەو دوو بەرژەوەندیە لە یەک دابڕان یان دژی یەکتری وەستان ئەو کاتە ئیتر حرب جەنگ هەڵەستێت و جەنگەکەش کە هەڵسا زۆر یعنی ئەتوانم بڵێم ئەگەر ببورن زۆر جاری وایە بێویژدانە ناکەوینە ژیانی یەکتری ڕاست و ئەو باقیەکەی دوای بەجێ هەڵبەتە یەکێک لەو ینی جۆری قسەکردنی دکتۆر بە جۆرێکە ئەوت لە کلاسی زانکۆیە هیوادارم ئێوەش زۆرترین قسەکردنتان هەبێ چکە من بۆ خۆم حەز ناکەم میوانە بەڕێزەکانم دانیشن کورسیەک پڕکەنەوە حەزەکەم قسەتانە بێت چکە بەڕاستی گۆڕانکاری کۆمەڵایەتی دکتۆر بە پرۆگرامێک و بە سیاسیەک و بە جەنابی دکتۆر و بە دەیان و سەدان کەس ناکرێت پرۆسەیەکا بێ هەمومان دەسی بینێ بێ شەرمانە شەرم نەکەین باسی بکەین ینی پەردەپۆشکردنی دیاردە کۆمەڵایەتەکان دکتۆر گەشتۆتە ئەو شوێنی بۆیە ئێمە گەشتۆتە ئێرە ئەگەر ناگەر 10 ساڵ پێش ئێستا مشهوری ئەم دیوانەی کۆمەلگە بخورایە ڕەنگە بەم جۆری ئێستا تەشەری نەکردای لەبەرەوە قسە بکەن قسەی دڵی خۆتان بکەن واز بێنە لە بەرنامە و ئەوای من بەخوا من خۆمەوە 5 کامێرا لە ستۆدیۆکە هەستەکەم هەر هاوڕیان نەخساکەین ئێوە شەروا هەستکەن یانی ئەو سترێسی سیرکردنی کامێرە و شت با تەئسیرتان تێنەکە قسەی دڵی خۆتان بکەن شاید ئێوە قسەیە بکەن جەنابی دکتۆر بەو هەموو لێکۆڵینەوە دراسەوە هەربیری لێ نەکردوێت یا بێتە سەرچاوی لێکۆڵینەوە بۆ بەڕێزیان و خەڵکانی هاوشێوەیان دکتۆر هەڵبەتە جوابی و پرسیارت نایەمەوە کە ئایا ئەم دیاردەیە ئەوەی هەڵگرتووە کە ئێمە بەرنامەی لەسەر بکەین بۆم گرنگە ئەو جوابم بە دەقیقی بیتەوە سیرکە ینی ئەم دیوە کۆمەڵایەتیانی کە ئێمە باسیەکەین ئەم جوزئی کە باسی خۆخۆری یەکتریەکەین ینی هیوادارم غەڵەت تەحلیلی بۆ نەکرێ ئێمە باسی ڕەخنەگرتن ناکەین ینی چێ ڕەخنە لە چێگرێ بۆ نا بەڵام باسی ئەوە ئەەکەین کە کەس دانی خێرنانێ بویترا یعنی ئێمە دەردیجەنا بە دووت گشتگیری نەکەین بەڵام ئەمە دیاردەیە بەڕاستی بەیانی من و تۆ چین بۆ لای دکتۆرێک بۆ عیلاجێک چوزانم مستحیلە باسی دکتۆرێکی تر نەکە مستحیلە بڵێ ئەگەر من لای فلان دکتۆر بووم باسی وی تر نەکە لەگەڵ مامۆسای زانکۆ قساکەی هاوپیشەکانی خۆی بەڕاستی ئەشکێنێ لەگەڵ نووسەرانی نوخبەی ڕۆشنبیری لە وڵاتە 2 شاعیر نییە کۆڕێکیان هەبێ بەیەکەوە
ینی لەگەڵ ئەو پەریڕێزمە بۆ سەرجەم نووسەرەکان بەڵام خەتەرەکە لێرایە کە نوخبەی ڕۆشنبیری لەم وڵاتە ئەتوانم بڵێم ئەو سراعی لە ناو نوخبەی ڕۆشنبیری و نوخبە دیارەکەی کۆمەلگا هەیە لە ناو خەڵکە ئاسانەکە ینی خەڵکە بەسیتە کاسبەکانی قسەی تۆ لەسەرەمەچی قسەی من لە حقەتە خۆی ئەم دیاردەیە نەوەستاوەتە سەر کۆمەلگای کوردەواری لە کۆمەلگای خۆمان لە هەموو کۆمەلگایەکی لە مرۆڤایەتیە هەیە لە هەموو کۆمەلگایەکە هەیە و هەبووە بەڵام بە ئەندازەیەک و بە ئاستێک و بە شێوازێکی جیاواز پێش هەموو شتێ من یەک شتی پێ بڵێم مرۆڤ بوونەوەرێکی زۆر ئاڵۆزە لە ڕووە ئاکارێکەوە لە ڕووە ڕەفتارێکەوە لە ڕووە سۆزیەکەوە لە ڕووی بیرکردنەوە یعنی لەسەر ئاستی چوار ڕەهەندی زۆر گرنگ من و تۆ جیاوازی ئەو جیاوازیە بێگومان چی بەرهەمەکەی یاخود دەرئەنجامەکەی چییە دەرئەنجامەکەیان ئەوەیە مشتەرەکات هاوبەشەکان لە نێوانمانە بدۆزینەوە و کۆک بین لەسەری یان ئەوەیە ماوەیەکی تر نییە ئەوەی جیاوازیەکان و ناخۆشیان سەر هەڵەئێن و ناکۆشی دروست دەبێت لە نێوانمانە ئەم دیاردەیە هەبووە مەسەن بۆ نمونە لە نێوان کاتی خۆی شوپنهاوەر و هیگڵ معادل هەجوومێکە دەسەر دوو فەیلسوفی کەڵەغەی لە سوف لە نێوان جابۆر سارتەر و کاموا هەبووە لە نێوان کارلیۆنگ و دوو کەڵە زانای لە دەنوزانیا لە نێوان فرۆیدا هەبووە لە نێوان ئەدلەر و لە نێوان فرۆیدا هەبوو ئەمانە بەس ئەمانە چیان کردووە خسویانەتە سەر خسویانەتە بواری شیکاری و شیکردنەوە و ئێمە ئیسفادەمان لێ کردووە خەڵک ئیسفادەی بەڵام ئێمە ئاسی ناخۆشیەکانمان ئاسێکی خۆی ئەتوانین بڵێن لێرەوە ئەتوانم ئەم قسەیە بکەم جۆری ناکۆچیکەم پێ بڵێ ئاستی ئەخلاقی و یعنی ئاکاری و ڕەفتاری و بیرکردنەوەی زەلامەکەت پێڵم چییە ئێمە هەموو مرۆڤێک تایبەتمەندی خۆی هەیە هەموو مرۆڤێک تایبەتمەندی خۆیە کەواتە مادەم تایبەتمەندی خۆمان هەیە ئێمە جیاوازی هەیە لە بینمانە ئەو جیاوازیش ئەکرێ ئێمە جاریوایە نزیک بینەوە لە یەکتری و زۆریش ئەکرێ دوورکەوینەوە لە یەکتری بەڵام ئەگەر نزیک بوونەوە لە یەکتری ئێمە چی تێکەڵاوەکەین لەگەڵ یەکتریان لە پەیوەندیەکانە چی تێکەڵاوەکەین تایبەتمەندیەکانمان لێرە خەتەرەکە لێرایە ئەگەر گۆش نەکرابین و پەروەردە نەکرابین لەسەر خۆشەویستی ڕێزگرتن بەسەرەکە پەروەردەیە جیاوازەکە قبول ناکە جیاوازەکە ماوەیەک ئێمە ئیتر سوێن بەسەر یەکتریۆ خۆی ماوەیەک ئیتر ئەمە کوڕ نییە بگاتە ئەمە ئەو بۆ من بۆ ئەم ئەدیبە وایە ئەم شاعرە وایە ئەم سیاست مەدارە وایە بەڵام دوای ئەوە کە تایبەتمەندیەکانمان تایبەتمەندی یەکتریە ناسین یەکتری ئەزانین ئەو تایبەتمەندیانە بەداخەوە بن بە بارمتە قسە بکەی من ئەزانم تۆ چیت کردووە هۆی مرۆڤ چییە با پێ بڵێم نێ ئەمڕۆ بۆ قەڵەمەکانیشم باس کرد مرۆڤ چییە مرۆڤ جارم نییە بەڕێزان مرۆڤ نەهێنی نییە لەم سەدەی 21ەمیە لەم هەموو شیکردنەوەی ئاستی دەرونی و کۆمەڵایەتی و پێکهاتە فکری و معریفەکانی ئینسان نهێنەکانی مرۆڤ چییە یان شەڕانگێزیە یان لایەنی سێکسیە ئەوانەش هەمووی کەشف کرا کەواتە تۆ چی من کەشفەکەی من پێوتومە ڕقم لە فلانە تۆ ئەچیت بە فلان ئەڵەی فلان کەس وتێتی ڕقم لە تۆیە یعنی بوو بە بارمتە لای تۆ ئەوانەی تۆش بوو بارمتە لای من ئەمە لێرە ئەگەر ئێمە ئەمە تەرجمە بکەین و بەکاری بێنین بەڕاستی ئاستێکی نزم لە بیرکردنەوە و لە ئاستی لە پاراستنی ئاکاری پەیوەندی کۆمەڵاتەکان ئەنوێنین و پیشانی هەین بەڵام ئەگەر من ئەو شتانە من تەنها ناکۆکم لەگەڵ تووە و ناکۆشیەکەش تەنها سەبەبی ئەوەیە ئێمە ئیمانمان ئێمە کۆمەلگایەکین ئیمانمان بەدیبێت نییە ڕۆحمانە چێ لە حیوار یعنی ژنومێردێک 30 ساڵ پێکەوە 20 ساڵ 15 ساڵ پێکەوەن لەسەر شتێکی زۆر بەسیت ناکۆکن ئەگەر بچیتە ناو مەوزوعەکە هیچ نییە تەنها ئەوەیە دانیشن 1 سەعات پێکەوە قسە بکەن تەفاهم کە لەگەڵ یەکتریە حیتر باوەڕ ناکەم ئەگەر منەمێ و پرسیارە بکەم کام لە ئێوە ئەوێ قسە بکات با من پرسیارەکە نەکەم چ بە ڕێزەگەوێ قسە بکات باش فەرموو یەک دقە با مایکەکەت بۆ بێ لە خزمەت تا بێ فەرموو خۆی ئەیگرێ بۆت
تۆجان بەخێر بێ خۆشحاڵین لە کاک دکتۆرە من سەرەتا ینی کە گوێم لە قسەکانی بەڕێستان بوو وا هەزەکەم بەڕاستی ینی لە مەحازەڕەیەکم یان لە کلاسی خۆمم بەڕاستی کاک دکتۆر ئێمە بەشێکمان گەیشتینەتە مەرحەلە 4 تا ئێستا سیمینارێک کۆڕێک بۆ شێوەیە نەکراوە کە ئەو کێشە و گرفتانە باز بکرێ و دڵنیاشم زەحمەتە هەرە بکرێ جەنابەت لە خوێنکاری زانکۆی قوتابی زانکۆین باش کۆلێژی ئەوە پرسیارە ئەگەر یەک دەست خۆش یعنی سیرکە دکتۆر ینی یەکێک لە خاڵە لاوازەکانی هیوادارم چکە لە بەرنامەی ڕابردوومە کە یەکێک لەو بەڕێزانەی کە دانیشتە بووتی لەسەر دیاردەی پەیوەندی نێوان مامۆستا و خوێنکار بەرنامە بکە یەک دوو سوزانم ینی یەک دوو داوا و شت جوڵا لە سەرمان پیوادارم لە بریەوەی ئەوەنە بە حەساسی سەیری بەرنمەیەکی واکەن مامۆسا بەڕێزەکانی زانکۆکان ئەوەندە بیر لەوە بکەنەوە کە بەڕاستی ئەڵێ زانست و فێربوون ینی لە زانکۆکانە ئێمە جاری وایە بۆ بابەتێک گەمانێت توێژینەوەی زانکۆیە گۆرگرین یەک دنیا بابەتی حەساسەیە کە زانکۆکانی کوردستان هەر نەچۆ بەلایە فەرمووە خاڵێکی زۆر باش بوو کە بۆ لەسەر ئەم بابەتانەیە سا ئەبواە ئێوەمانان توێژینەوەتان باە بە من بوتان وتایە بەپی ئەم توێژینەوەی خەڵک ئاوایە بەڵام بەداخەوە کەمترین توێژینەوە دەسەکەوێ گەربتەوێت توێژینەوەیکی دروستە دەستکەوێت فەرموو کاک دکتۆر چارەسەرکردنی ئەو کێشانەیان بە تەسەوەڕی من حەقە لە ئیبتیداییەوە یان لە سەرەتاییەوە ئەوە کاری لەسەر بکرێتن هەتا پێش لەو کارە ساتە بجێرە بەڕاستی خاڵشکە ینی حەقە ئێمەش ینی وەک تاک اینجا قوتابی بی یان هاوڵاتی بی ئیتر خۆمان ئەبدێت بکەینەوە کاک دکتۆر بە تەسەوەڕی من زەمنی دابێتن ئەوەندە کێشە دەرونیەکان ئەوەندە تاک تووشی کێشەی دەرونی دەبیتن ڕەنگە تووشی ئەو نەخۆشیانە نەبێتن کە ڕۆژانە لە جەسەمە ڕوودەداتن بەنسبەت تەحمل و ڕێزگرتون ئەو شتانیان کاک دکتۆر ئێمە گەیشتینە مەرحەلە کە قۆناغی چواری زانکۆین ینی بڕوای تێبێ کاک دکتۆرمان هەیە لە مەحازەرە مامۆستایەکان بە نوعک تەحمل لەگەر دەکەین ینی خۆزگە دەخوازی بە ئەعدادی و بە سەرەتایی ینی تەمەشا دەکەیمە تەڵەبەمان هەبووە مەرحەلە چواری زانکۆ کۆلێژ دەرکراوە لەسەر ئەوەی قاچی لەسەر قازدانەوە یان قسەیەک یان مداخەلەیەک کردێ دواتر پاش بەڵێ زۆرە ئەو حاڵەتە هەیە زۆر ینی ئێمە کە دوای دەچی قسەی لەگەر دەکەی دەرە وەڵای من کێشەیەکی لە ماڵێمەیە لەگەر خێزانمەیە نەیتوانیوە لە ماڵی خۆی کۆترۆل بکاتن هاتووە حاڵەتە هەیە کەسێک بڵێن دکتۆرێکی بەڕێز لە ئاستی دکتۆرا با بڵین بێت لە بری مەسەلەن لە بریەوەی کە تۆشتی لێو فێربی کە بیبینیت ئەوەت بیرکێتەوە کە باسی چوزانم کەسێکی تری کردووە کە باسی هاوپیشێکی خۆی کردووە ئەو حاڵەتانە هەیە هەر زۆرە کاک دۆرم بڕوایتانە بێ ئێمە زۆربەی قوتابیەکان جاروێ مەحازەرەکانمە دەمجا ساعت و 2 ساعت ئیتر ئەو مامۆستایە دێتن ینی حەقە چارەیەکی یەکەم 20 دقەی یەکەم هەندێک شتێک کاک دکتۆر بۆت باسکە یەکسەر لەگە ڕێزم بە دوو حتا کۆتایی دێ 5 دقەی ئاخیر ئەرە کاکە پرسیارێکتانەیە ئەرە چێتی گەش ئەر چێنێک کاک دکتۆرە تۆ هەر بەیانی باش یەکسەر دەست پێ بکەی خاڵشکە کاک دۆنیان بە تەسەوەڕیم ئەو دکتۆرانە یان ئەو مامۆستا بەڕێزان حەقە بەڕاستی 6 مانگە دەورەی علمە نەفسیان پێ بکرێتن دەستخۆش ئەو بەڕێزش کۆمەڵە پرسی باشت باس کرد باشە تا هەتا دکتۆر جوابیاتەوە فەرموو تەمان سوپاس تێبینەکانی بەڕاستی بەجێن هەمووی ئەو منیش دڵم خۆش ئەگەر بابەتەکە بۆکو محازرەیە بەڵام محازرەیەکی سەرکەوتوو بێ باشە ئەوە یەک من خۆشم تێبینی ئەوم کردوا فێر بن کاکە هەر سەیری من هەر ناکە بەس هەزانی چییە نانە گاڵتاکەم یەکشتی پێ بڵێم من با یەک ملاحەزە هەیە بۆ هەموو ئێوەی بەڕێز و بۆوانەی کە تەماشامەکەن لە قوتابیەکانم ڕاستیەکەی من 43 ساڵە مامۆستام دەرزەڵێمەوە لە ژیانمە ئیهانی تەڵەبەیەک نەکردووە تەڵەبەیەکم نەکردوتە دەرەوە چونکی ئەگەر ئەوم کردبێ ئێستا هەڵستم لەم بەدەمایە دەرەچم شایستەی ئەوە نیم لە خزمەتی ئێوە چون نابێ من قسەی گەورە بکەم بۆ ئێوە خۆم ساحەبی ئاکار و ڕفتاری ئەو قسانە نەبم ئەمە لە لایەکەوە لەبەرەوە من لەگەڵ معاناتی بەڕێستان بەڕاستی و زۆر دەوراتیش هەبووە دەوراتی خولی وانەوتنەوە لە خولی وانەوتنەوە کەسایەتی من چی موتۆتەوە زیاد لە 25 ساڵ کەسایەتی نمونەی
typical personality الشخصية النموذجية شو لسر جوجل محاضراتي من ببينا بزانا شخصية نمونية دائما وتوما بريزان مامۆستایانی بەڕێز وا بزانم تا ئێستا زیاد لە 5,000 مامۆستام تەقیم کردووە وەکو لە قەبی علمی و امتحانم کردو لە زانکۆ ئەم برایەتان و پێم وتومە من لە 43 ساڵ لە بیدایەتەوە لە دارمەعەلیمی و دارمەعەلمات دەرسم تۆ تا ئمڕۆ کە لە زانکۆم و ئەوە 16 ساڵە پرۆفیسۆرم مەبەستمەوە نییە ڕێکلام بکۆم کەم لە مەوزوعی ڕێکلام دەرچوو وتومە ئەچنە پۆل من ئێستا ئێوە کەستان ناناسم من ئێوە هەمووتان جوانن بە ئەدەبن ڕێکوپێکن زیرەکن من بەو ئینتیباعایەمە ناو پۆلەوە کە بەو ئینتیباع هاتمە ناو پۆلەوە ئەتوانم بە جوانی خزمەتتان بکەم ئەتوانم بە دڵێکی فراوانەوە بە عەقڵێکی کراوەوە دانیشم خزمەتتان بکەن و شتەکان بە باشی بەبێ ئەوەی دکتۆر ئەگەر پرسم ینی ئێمە ئێستا باسەکەمان چۆ ناو کلاسەکانی زانکۆ دەریەکەی مەبەستم یەک شتە مەبەستم ئەوەیە زانکۆکانی کوردستان سوچیان هەیە لەوەی کە ئەم دیاردە کۆمەڵایەتیانە گەشتۆ بۆی کە دوو عەرەبانچی بەڕێزیێکیان بە چەقۆ بەرە بێتە ئەویتریان لەسەر شوێنی عەرەبانە زانکۆکانی کوردستان بەڵێ زۆر تاوانباریشن زانکۆکانی کوردستان ئەزانم ئێستا مەجموعە مامۆستا زۆر نیگەرانە بێلێم بەڵێ زۆر تاوانبارن من لەگەڵ ئەم گەنجانم بەڕاستی مامۆستای زانکۆی هێرش کاتە سەرگەنج بۆچی هێرشەکەیتە سەرگەنج ئێمە جاران بە چیلکەیەک و بە عەرەبانەی خۆمان ژیرە کرد ئێستا ئەمانە جیلی ئینتەرنێتن قەیچێکە بە جیلی خۆیانن کوڕینەوەی خۆیانن تایبەتمەندی خۆیان هەیە منە بێ ڕێز لە تایبەتمەندی ئەوان بگرم بەڵێ زانکۆکانمان ئێمەی زانکۆکانی هەرێمی کوردستان نەمانتوانی گۆڕانکاری ئەرێنی بکەین لە ناو کۆمەلگای کوردەواریە بەڵکو بە پێچەوانەوە کۆمەلگا کاریگەری نەرێنی هەبووە لەسەر زانکۆک بەڕاستی ئێمە نییە هەندێ ستاف هەیە هەندێ مامۆستا هەیە هەندێ کەس هەیە هاتۆتە ناو زانکۆ نامۆن دەستخۆش بەداخەوە خۆزگە و قسەی جەنا بدوان نابوو بەڵام منی ژۆک و میدیاکارێک هاوڕێی قسەکەتم یەک تۆز بەسەریعی لە خزمەتە ئێمە سەرەتایەکەمان ینی هەر لە سەرەتای بەڕاستی ئامادە نەکراوین تا گەیشتینەتەوە مەرحەلە یعنی ئێمە حەقە بەڕاستی لە پۆڵی یەکەوە ئێمە ئیشمان لەسەر بکرێن باش وتابیامان لەگەڵ ئەو بۆچوونام نەک لە پۆلیەکەوە لە ڕەوزەوە لە ناو خێزانە لە ناو خێزانە ئێمە پێ دەڵێم پەروەردە نەکراوین لەسەر خۆشەویستی ئێمە لە سەرەتەوە پەروەردە نەکراوین تازە بە تازە پاش ئەو 18 ساڵ و 20 ساڵ خوێندن سەریکەت تۆ باسی ناو خێزانەکەی ئێستا یەکێک لە پرسیارە دیارەکانی ناو خێزانەکانە گەرمیوانێک بچێ بۆ ماڵێک بە مناڵەکەی لە دایکی خۆشەوە باوکێ ینی لەوە دەست پێ کات کە ئەبێ ئەم مناڵە ڕوو کاتە شوێنێک وەک چۆنی تر لە گەورەیە فێرتەکەن ڕووبکەیتە حیزبێک دوای گەورەترەبی ڕووبکەیتە چوزانم ئەوەیەک بەداخەوە فەرموو سەرەتا دەستخۆشی بەرنمەکەتان لێکەم بەڕاستی بەرنمەکەتان تێر و تەسەلا بەڕاستی سەلماندوتانە کە بەرنمەکەتان لە خزمەتی کۆمەلگای مرۆڤایەتیدایە پرسیاری من و توانجێک و سەرنجێک ئاراستەی کاک دکتۆرە کاک دکتۆر لە کاتی ئێستاماندا کە کۆمەلگای کوردی پڕاوپڕە لە کێشە و مەشاکیل بە تایبەت فەرهەنگی یەکتر قبول نەکردن دوو مامۆستای زانکۆ یەکتریان قبول نییە دوو قوتابی زیرەک یەکتریان قبول نییە دوو سایق تەکسی یەکتریان قبول نییە دوو دوکاندار یەکتریان قبول نییە ئەم فەرهەنگی کە دروست بوو ئێستا لە کۆمەلگای کوردی بەڕاستی کۆمەلگای کوردی کە ئەگەر کەسێک بێت سەیری بکات بەڕاستی ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو دواوەچێت کەواتە ڕێخستنەوەی کۆمەلگای کوردی پێویستی بە ئەبدەیت هەیە پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە ئەم نۆژەنکردنەوەش ئەبێت لە بنەڕەتیەوە دەست پێ بکرێت وەکو کابارزان وتیە بێ هەر لە بنەڕەتیەوە دەست پێ بکرێت بۆیە پرسیاری من لێرەدا ئاراستەی جەنابەت ئەوەیە ئایا ئێستا کۆمەلگای کوردی پێویستی بەوە نییە کە مەنهەجێک پرۆگرامێک دابنێت کە لە قوتابخانەکان بخوێندرێت کە باسی بە ئەخلاقیەکان و یەکتر قبولکردن و ئاکارە جوانەکانی مرۆڤایەتی بکات بەڵێ دەسەکانی خۆش بێت زۆر ناتەق چوە ناو بابەت ئەوە لە یابان هەتا سنفی چواری کدایی دەرز نییە هەموو دەرسی زانستی ئاکارە و ئاکار و ئاکارە گشتەکان و ئاکارە تایبەتەکان هەتا چواری کدایی تقریبن زۆر تشێخەنە سەرەوە ئەمە یەک ئێمەش یەکجار بەو شێوەیە وێران نییە بەو شێوەیە کە ئێمە حەز ناکەم ئاوا پیشانین کە هەمووی وێرانە و دوو مامۆستا لێکە لەکتریا کۆگنین
بێگومان مامۆستایی زۆر باش هەیە لەگەڵ ئەوەشە هەڵبەتە ئێمە باسی ئەو ئەو سوچاکن ئەو لایە ناکەین مەسەلەکە یعنی ڕەگی مەسەلەکە ئەگەڕێتەوە بۆ چۆنەتی پەروەردەکردن لە پەروەردا زۆر مهمە بۆ ئەوی ئەم کێشانە کەم بێتەوە ناڵێم نەمێنێ شت نییە لە هەموو کۆمەلگایەکەوە هەیە ئەم کێشانە کەم بێتەوە یەکەمین شت ئێمە فێری مناڵ بکەین چۆن ڕێز لە خۆی بگرێ ئەوە زۆر مهمە چۆن ڕێز لە خۆی بگرێ نەک تاعا بۆ ئەم و ئەو چ تاعا ملکە چییە تاعا باوکی سبینە باوکی نەوەیەکی لە چشنی باوکی ملکەچە بێ بۆ ئەویتر تاعنا ڕێزگرتن لە خۆی ڕێزگرتن لە خۆت ڕنگدانەوەی ئەو ڕێزگرتن لە خەڵقە ئێمە هەتا لە عشایر ئاڵێن فڵان کەس زۆر ڕێز لە خەڵقی لەبەرەوەی خۆی بەڕێزە خۆی بەڕێزی ئەنی بە چای ڕێز تەماشای خۆیەکە بەڵام لێرا کە ئەم هاوکێشەیە شڵەژاو و ڕێکی تێکەوت چی دروزە بێ کۆمەڵێ نەخۆشی و ئەو بەڕێزە وابزانمە ئاماژەی پێدا کۆمەڵێ نەخۆشی و شڵژاندنی دەرونی بەڕێزان ئەوانەی زیاتر ئەکەونە ئەم جۆرە ناکۆکیانە لە ڕووی دەرونیەوە شڵەژاون لە ڕووی دەرونیەوە لە ئاسێکی یعنی پێترە بۆردەرلاین لەسەر لێوارن لەگەڵ نەخۆشی دەرونی و عەقڵیە کەواتە هەموو ئەگەری ئەوەی هەیە لە هەموو توێژێکە توێژێکی کۆمەڵایەتیە لە ناو دکتۆرا لە ناو مامۆستا لە ناو لە بازارە ئەگەری ئەوە هەیە خەڵکی نەخۆشەیە ئەمە لە مامۆستا مادەم بەشەرە نەخۆش لەوانەیە نەخۆشیانی تۆ ئەو کەسانی کەیتر ئاوا دانویان لەگەڵ کەسان ناوکڵێ و دانی خێر بە کەسانانێن ئەچنە ئەو لێواری کە باسێکە خەلەلەکە ئەچنە ئەو لێواری نەخۆشیەوە ینی خەلەلەکەیان لە یەشی لە هەردووشانە ئەگەر دکتۆر یەکێک با دەست پێ بکەین ینی تەواو هەمومان ئەڵین ئەمە دیاردەیەکە وازە حەوک و جەنابەتوتر دانەوە لەگەڵ نانەوە سایەخ تەکسی لەگەڵ سایەخ تەکسی ئەچیتە نوخبەی ڕۆشنبیرۆ لەگەڵ ئەم شاعیر قساکەی ئەڵێ و شعرەکانی ئەو دزراوە لەگەڵ ئەم گۆرانی بەش قساکەی ئەڵێ ئاوازەکانی ئەو کۆپیە لەگەڵ یعنی وازەحاوە بڕاوەتەوە بۆ لەم و دوا چی بکەین ینی من ێستا و پرسیارە لە تۆکەم ئەگەر من هاتم باسی هاوپیشێکی خۆم لەگەڵ لای جەنابەت کرد تۆ چی جوابی بنیتەوە ئەگەر باست کرد یان تۆ لە ئاستی ئەو پیشەیانیت هەڵگری ئاکارە پێویستەکانی ئەو پیشێنی یان ئەو یان هەردووکتار با پێ بڵێ کەواتە کێشەکە لە چیایە باشە چی جوابی کێشەکە باش جۆم بۆ گرێشەوە بیلان بۆکەی دیان مەبەستمان ئێستا پێ دەڵێم بەڕێزان قوتابی خوێندکارە بێ قوتابی خوێندکار مامۆستای زانکۆ ئەبێ مامۆستای زانکۆ بێ نامەوێشتی تر بڵێم باش قەسابە بێ قەساب بێ دکتۆرە بێ دکتۆر بێ سیاست مەداری ڕاستەقینە بێ سیاست مەدار بێ ئەندامی پەرلەمان ئەبێ ئەندامی پەرلەمان بێ و داکۆشی لەسەر مافەکانی هاوڵاتی بکە ئێمە ڕۆڵەکانمان تێکەڵاو بووە یعنی تەماشاکی مامۆستایە ڕۆڵی کەسێکی دەرەوەی بازنەی زانکۆ ئەبینێت ئێمە وتمان نەرێتەکانی ناو کۆمەلگا هاتوون بە شێوەیەک لە ڕێگای ئەو مامۆستا لاوازانە بەڕاستی هاتوونەتە ناو کۆمەلگا لەوانەیە زەمی یەکتری بکەن تەقریر نازان باوی تەقریر ماوە یانە تەقریر لەسەر یەکتری بنووسن لەوانەیە یەکتری بشکێنەوە بوختان بە یەکتری بکەن ئەگاتە ئاستی درۆ و تەشویقکردنی سومعات ئەمە کێیکە خۆ هەموو مامۆستا هەموو نایکات هەموو توێژەکان نایکەن بەڵام من بە بۆچوونی من لەوانەیە ئێستا زیادەڕەوەی بکەمەوە وتووە لە زۆر مناسباتە وتومە یەک مامۆستای خراپ لە یەک زانکۆ زۆرە ئەو بۆیە دەینشم بەرزکردەوە بۆی بزانیت کە جاروات تووڕاب ڕاستە نانە تووڕەمە لەسەر تووڕەبوون یەک مامۆستای زانکۆ نەک لە قسمێکە لە یەک نابێت بەڕێزان یعنی پێشەشی ئەزانم ئەم بوشەیە بەکارێنم داوای لێ بردنتان عیبە لە زانکۆ مامۆستای خراپ کەواتە لێرە مەسەلەکە پرۆفیشناڵەتیە میهنێتە پیشەیەتیە من ئەبێ پەروەردە کرابم مامۆستای زانکۆ ئەگەر تەمسیلیش کەم بۆکو نواندنێک ئەبێ ڕۆڵی مامۆستایەکی زانکۆی باش بنوێنم حد لەو وەسەتا لەو کاتێک کە داوامەکەم ڕۆڵی مامۆستا نەک ببم بە کابرایەکی ببورن لە دەرەوەی ئەو بازن دەستخۆش بە کورتی
بە خۆزگە دکتۆر دەست خۆش بە کاک دەروون دەست خۆش بۆ دەستان تۆخوا خۆش باو بێت. قسێ بکەم ئەڵێم هەندێک جار تەمەناکەم خۆزگە ئەم خوێنەوە جارێکی تر و مامۆستایەکو دکتۆر مامۆستامە بەڵێ ئەوەیە من تێبینیم بێ کردی مجاملە من تازە ناخوێنمەوە ئیشم بە مهنەکەی جەنابت نییە بەڵام ئەبێ سوود لە مهنەی جەناب وەرگیرێ قوربانە بنگۆری بەڵێ کاک دەروون ئەوەی تێبینی کرابیتن لە کۆمەڵگەیەمە لە ماوەی ڕابردوودا چەند ڕووداوێکی زۆر گەورە ڕوویدا باش یعنی لەسەر یاری کۆنکان کەسێک بکوژرێ لی بدرێ عفو بریندار بکرێ لەسەر پارکینگی سەیارە کەسێک بکوژرێ دوان کوژران وابزانم بەڵێ دوان کوژراوە بەڵێ دوان کوژران لەسەر 3000 دیناری تەکسی ئەوە هیچ لە ڕابردوودا لەسەر دەستکەی کەرەوز و لەسەر سڵقی و لەسەر تور و لەسەر فولایت و لەسەر ئەو شتانە خەڵک کوژراوە و ئەوەیە تەنها لە خۆشماندا هەیە یعنی ئینسان کاک دکتۆر کە ڕەنگە پسپۆر بێت لە دەروزانی لەوانەدا بەڵێ ئەگەر ئینسانێک عەسەبی نەبیتن ئەسڵەن نەخۆشی دەرونی هەیە ئەگەر ئینسانێک تووڕە نەبی هیچ تووڕەنەی بە هیچ شتێک وانە بەڵام تووڕەبوون خواردنەوەی ئەو تووڕەبوونە مهمە ئێمە دەبێت ئەو بکەینە چارەسەر لێرەدا چکە هەر ئینسانێک ئەگەر تووڕە نەبیتن خی گەورەوە خەڵقی کردیە یعنی هەتا لە سەرکردەکانی ئیسلامیش ئیمامی عومەر کەسێکی تووڕە بووە بەڵام لە بەرامبەردا ئیمامی ئەو بەکر کەسێکی نەرمونیان بووە یعنی ئەوە لە دەستی ئینسان نیە تەبیعەتەکەی وایە بۆی دووربینەوە لەو شتانە لە کوشتن و لە بڕین و لە بریندارکردنی شعوری یەکتر قوددانەوەی ئەو تووڕەبوونەوەیە کە ئینسانێک تووڕە دەبی تووڕەبوونەکەی قوت بداتەوە ئەوەش بە چ شتێک دەکرێت هەر کەس لەلایەنی خۆیەوە تەنازول بکە یعنی باشتێکی زۆر ئاسایی بێ کاک دەروون جەنابەت ئەگەر فولایتێک لە بۆ لێدای بە سایرەشکانتەوە سرە من با خەتای توشبی تۆ داوای لێبوردن بکە یا من داوای لێبوردم کە ئەگەر خەتای منیش بیتن با ئەو شتانە لایمە ئاسایی ببتەوە چونکە داوای لێبوردن خۆ بە کەمزانینە لە لای ئێمە لەبەر ئەوەی ئەو هەموو ڕووداوە ڕوودەداتن ئەوم کارە ساتەی لێ دەست خۆش بەش یەکەمی قسەکانە وتە زۆرم بە دڵەکە بەڵێ ئێمە بەحسی هەڵچوونەکانەکەی مرۆڤ یەکێک لە پێکاتەکانی کەسایەتی ئینسان بە شێوەیەکی گشتی هەڵچوونەکانە هەمومان پێکەنی هەمومان تۆرە تەنها تۆڕەبوون نییە هەمومانە گرین هەمومان دڵمان خۆشە پێ هەمومان خەفەتە خۆی بەڵام لێرە بە پێی ئەو هەڵچوونانە من بۆ ئاسانکاری بەڕێستان بۆی لی تێبگەن بە شەر دوونەوە کەسایەتی ساخ کەسایەتی ناساخ کەسایەتی ساخ چۆن ئەگری جیاوازە لە چی کاتێک ئاگری کەسایەتی ساخ چۆن پێەکەنێ کەسایەتی ساخ چۆن تووڕابێ ئەمە لەلایە کەسایەتی ناساخ لەوانەیە بە شێوەیەکی ناگونجاو لە هەڵوەستێکی ناداریکراو پێەکەنی و هەڵچوونەکانی دەرەبڕێ لێرە ئەم کێشەیە کە بەڕێزت باست کرد بەڕاستی نەک تەنها ڕوونایە من پێشتانە من زۆر بەداخەوە و پێشبینیەکەم بەپی ئەو معلوماتە بەسیتەی خۆم ئەمە ڕوشەیە لە ئایندا لەوانەیە ئمڕۆ ڕووبا لەوانەیە لە هەفتەیەکی ترا لەوانەیە لە ئایندا ڕووبە بۆ هەتاکو هۆکارەکان مابن ئەو دیاردەیە بەردەوامە بێ لەبەرەوەی کەسایەتی ناساخ من بەڕێزان نامێ بیکەم بە مەحازەر و حەزەکەم هەر بیسەران و بینەرانیش زۆر بەباشی تێبگەن هەندێک بابەتم هەڵبژاردووە بۆ تڕۆحەی دکتۆرا و ماستەریش کە باز لەم دیاردەیەکە شتی تازەشە یعنی یەکێک لەوانە میگالۆمانیە یەکێک بۆ لەوانی کە من هانیمە بۆکو هاریمە ئاسی توێژینەوە میگالۆمانیە خۆ بەزلزانین لە چی ناحەیەکەوە یعنی تۆ تەماشا ئەەکەی سیارەیەکی ئاخر مۆدێلی پێەیە بۆین باخێک قاتێکی لەبەرە مۆڕەیەکت لێکە پێ دەڵێ تۆ ئەزانی من چیم ئەوە میگالۆمانیایە میگالۆمانیا چییە؟ وەهم و عەزەمە هەستکردن بەوەی کە زۆر عەزیمە من کوڕی پیاەکی زۆر تۆ ئەوە نیت یعنی ئەوانی کە تووشی میگالۆمانیا بن ئەو برادەرەی کە دکتۆران ما ئێستا لەوانەیە جۆی لێم بێ ئەوانن کە زۆر کەوتونەتە وەهم یعنی من کابرایەکم عەزیمم لە وێنەم نییە بەڵام ببوورە لەسەر ئاسی زاری ئەو نییە تۆ هیچ نیت لەبەرەوە ئەبێت تۆ دائمە ملکەچی من بی ئەگەر تۆ فولایەت لە مننا تۆ ئەزانی فولایەت لە کیاوە سەلامێکی زۆر عەزیم ئەمە حاڵەتیش نەخۆش ئەم
حاڵەتی نەخۆشی چەند نەخۆش هەیە ئێمەوە پەروەردەمان کردووە لەسەر جادە ئێمە لەناو زۆنێکی زۆر خەتەراین ئەگەری ئەومان هەیە کە ڕۆژە ڕۆژان تووشی شێشە بین لێرە مەسلەی هەڵچوون لە کاتی خۆیان نەبێ هەڵچوون سوودێکی نەبێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئینسانی بەپەروەردە کە پەروەردە کرابێ ئینسانێک کە خوێنەوار بێ ئینسانێک ئەمەی پڕ بێ مێشتی پڕ بێ ئاکاری پتە بێ و لە ئاسێکی بەرزا بێ دائیمەن ئەخلاق چییە بەڕێزان ئەخلاق پێناسەکردنی ئەخلاق لە دەروونزانیە سێلف کۆنترۆل کۆنترۆلکردنی خۆت یعنی پێش ماوەیەک تووشی حاڵەتێ بووم لەسەر جادە یەکی قسەی کردم تۆ قسە بە من ئەڵەیت خەتای تۆیە بەڵام دیارە خۆت ئەوەیت بۆی ئەوە بە من ئەڵەیت منم ویستم تووڕە بم بەڵام باش بوو بۆ ئێرە باشە ئەمە باش لەبەرەوە کۆنترۆلکردن یعنی ئێمە فێر نەکراین خۆمان کۆنترۆلکردن بۆ نمونونەکانی نەبوونی کۆنترۆلکردنی خۆت لە ناو کۆمەلگا زۆرن باوکمان تووڕابێ لە دایکمان شت هەڵەیە تووڕابێ هاوارەکە ئەبێ بە نمونەیەشی باش بۆ ئێمە باش یعنی لە ڕووی لاساییکردنەوە ئەڵێم خراپە نمونونەکە زۆر بە ئاسانی لاسایەکەن چونکی ئەو کاتە بۆمان دەرەکەی پیاوەتی ڕجولەت و مەرجەلەت و پیاوەتی و ئاغایەتی بریتە لەوەی کە تۆ تووڕەبی و بەرامبەرەکەت ترسێت بەڵێن شت لە کەس قبول ناکە شت لە کەس قبول ناکە بەڵام کۆنترۆلکردنی خۆت بەڕاستی وامان لێکە ئەو مووقفە متەشەنیجە ئاستەکەی کەم بکەینەوە ئەو کاتە بوارێک بین بە تێگەشتن لە یەکتری باش با من بۆی کە خانمانیش بەشداری بکەن من ئەتوانم پرسیارێک لە تۆ بکەم مایکەکە ینی من ناڵێم ئەم بەرنامەیە گۆڕانکاریەکی گەورە دروست دەکەین و لە دوای ئەم بەرنامەوەی تر کەس باسی کەس ناکات و کەس ئەوە ناکات بەڵام بۆ نمونە تۆزێک بە بەڕوونی قسە بکەین یعنی قسە و باز تۆزێک لە ناو خانمانە زۆرترە بەگشتی ینی بەگشتی باسەکەی نەگەوەی کە بە تایبەتی جەنابەت مەسەلەن ئەگەر کەسێک باسی هاوپیشەیەکی لا بکات یا کەسێک مامۆستایەکت با بڵێ چوزانم ئەچی بۆ لای دکتۆرێک دانە چاکەی باسی دکتۆرێکی تر بکات چۆنی وەڵامییتەوە بۆ لەمەولە بەڵێ ئەوە دیاردەیەکی زۆرە هەر خۆشم بینیومە کاتێک بۆ نمونە چۆمە بۆ لای دکتۆری دان بینیوێتی دانێکی ترم چاکردێتەوە ئەڵێ کە لە کوێ چاکرۆ لە فلان دکتۆر هەر یەکسەر بێ ئەوەی کە بڵێ زۆر جاریشکە بووە وتوێتی کە بۆ نمونە دانەکە بە هەڵە چاکراوەتەوە کە چوومە لای ئەوە نەخێوانیە بە هەڵەوە توێتی زۆریش تەواوە بەس مشکلەکە لێرە چییە بەرژەوەندی خۆمانەوە هەر کەسە و بەرژەوەندی خۆمانەوە چکە لە بناڵیەوە شوا فێرکراوین هەر لە پۆلە کە خۆم ئەو بەسەر هاتەم دیتووە دوو قوتابی لە پۆلێکا بۆ مەسەلەن بە شەڕیان یەکێک ئازاری پێگا کە مامۆستاکەیە تەژۆرە بۆ لە جیاتی ئەوەی کە بڵین وەزعەکە هێور کاتەوە یەکسەر بە ئەوەی کە ئازاری پێگەیشت و ئەڵێ چی لێ بکەم تۆڵەکەت بۆ ئەو چی لێ بکەم بۆی یەکسان بزڵبێت ئیتر کە لێرە مامۆستاکە وای کرد یەکسەر بڵین تاکێک پەروەردەکە تاکێک ئەهێنێت ئەم دنیاوە کە گەورە بوو لە بەرامبەر هەر هەڵەیەکدا کە بەرامبەرێکرا ئەو فێر بۆ تۆڵی خۆی بکاتەوە دەستخۆش باشە قەت بووە ئێوەی خانمان مەسەلەن ئێوەی خوێنکار ئەفو قەت بووە بۆ نمونە ئەم باسانە لە ناو کلاسەکانی زانکوا بکەن مەسەلەن بۆ نمونە وا لە مامۆساکانتان بکەن ئیجبار بێ بۆی کەیتر بیرێک لەم شتە بکاتەوە دنیا هەر بیرکاری و فیزیا و چیمیا نییە بەڕاستی ینی ژیان بە بیرکاری و فیزیا و چیمیا بەشێکی ژیان ئەو زانستەیە بەڵام بەشە زۆرەکەی کە تۆیتە دەرەوە پزیشکی زانای نەوەویت هەرچیەکیت یعنی وەکو مرۆڤێک بەرمنەکەوی لەسەر جادە دکتۆر وەکو مرۆڤێک شۆفێریەکات یعنی لە کۆتاییە تۆ هەرچیەکیت بە من چی ینی من چوزانم خۆ نەنووسراوە یعنی ئاکاری کۆمەڵایەتی ئەو ئاکارانەی کە گرنگە ڕۆژانە ڕنگانەوەی هەیە لە ژیانی هەمومانە ئەکرێت تۆ دکتۆر من هەمیشە ئەم شتە وتو ینی تۆ جاری وایە ڕۆژێک سارەکە دیشپەکەی ئەڵەی پیاسەیەکەکەم تۆزێک جەوێکی خۆش وەرگرم سەیرەکەی لە بازگەیەکە مەزاجت تێگەچێ سەیرەکەی تەسەڕوفکردنی شۆفێرێکی تر لەگەڵ تا مەزاجی تاوی ئەو ڕۆژە و تێگەی ینی ئەم شتانە پەیوەندی بۆ هەیە کە تەواو ڕۆژەکەی منیش تێک چوو کە ڕۆژەکەی منیش تێک چوو بە مەزاجێکی باشەوە بەرنامە ناکەم جەنابەت بە مەزاجێکی باشەوە ناچیتە کلاسەکانی خوێندنەوە یعنی قەت باسی ئەم بابەتانەتان کردووە لەگەڵ مامۆستاکانە بۆی کە
ببێتە باسی زانکۆکان کاک دەرون خۆمان دەرسمان هەبووە کۆمیونیکیشن بۆ مامۆستاکە هاتووە بابەتەکەمان لەسەر ئەوە چی یەکتری قبولکردنە بتوانین دوو کەس چۆن مناقشە بکات چۆن بە دروستی مناقشە بکەین بەڵام خۆی هەر لە ناو دەرسەکەیە تانە و تەشەنەی لە مامۆستایەکی ترداوە ئەوە یە فێرمانەکە بۆ ئەوی بتوانین مناقشە بکەین بەڵام ئەو خۆی ئەو قسەیە تەکەم بە پرۆمۆی بەرنامەکە دەست خۆش ئەو قسەی کەم بە پرۆمۆی بەرنامەکە دەست خۆش بێت دەست خۆش خانمجان بەڕێز من دائما وتومە و هیوادارم سەرکەوتوو بم لەسەر ئاستی خۆم لە نواندنی ئەم قسەی کەیکەم وتومە مامۆستا تەنها علم نایە بە تەڵەب هەر علمێک بێ وەکو جنابی کاک دەروون فەرمووی یعنی هەر فیزیا و کیمیا و کۆمەڵاسی و دەروونزانی نییە مامۆستا ئەبێ ببێ بە نمونەیەکی ئاکاری بۆ تەڵەبە یعنی من پڕ بەدڵ بە تۆ ئەڵێم بەڕێزت فەرموو پڕ بەدڵ نەک بۆ کوتەمسیلی ئەم تەڵەبەم خۆشوێ پڕ بەدڵ خۆش بێ ئەڵێم هەموو تەڵەبەیەک عاقڵە مؤدەبە جوانە زیرەکە هەتاکو خۆی ئیسپاتی عکسی ئەوە بکە کە ئیسپاتی عکسی ئەوشی کە دنیا کاول نابێ بانگێکی قسی لەگەڵاکەی بەڵام مامۆستایەک بە ئینتیباعێکەوە بچێ بڵێ ئەم تەڵەبە و گەنجی ئەم زەمانە و نازانم چی و بەو ئینتیباع خراپە بێگومان ڕەنگدانەوەی ئەو ئینتیباع خراپە ئەو تەسەڕوفەیە لەگەڵەیە کەواتە تەسەڕوفێکی میهەنی نییە ئەمە لەلایەک بەڕێز باسی بەرژەوەندیت کرد بەرژەوەندی عیب نییە هەمومان بەدوای بەرژەوەندی خۆمان ناگەڕین بەرژەوەندی عیب نییە من ئەتوانم بەرژەوەندی تاکە کەسی خۆم بپارێزم بەبێ ئەوەی سوکایەتی بە تۆ بکەم بەڵام ئەگەر ویستم لە ڕێگای سوکایەتیکردن بە تۆوە بەرژەوەندی خۆم پارێزم ئەمە بەڕێزان شڵاژاندنە لە کەسایەتی ئەو نەخۆشی دەرونیە بەبێ قەیدوش دەست خۆش بەڕێز جان بەڵێ سەرستا دەستخۆشی بەرامەتان لێ دەکەم وەکو هەمومان دەزانین و باسمان کرد ئەم دیاردەکی زۆر پەرتوو براوە و زیاتریش شەشەنە دەستنی بەرز دکتۆریش باسی کرد سەرەتا ئێستا پرسیارێک لێرە دروست دەبیم پرسیارە بەرز دکتۆریە ئەم دیاردەکی سروستی و مرۆیە لە مرۆڤایەتی و کچین و تێژ کۆمەلایەتیەکان هەیە یان بەپێی شوێن و جوگرافیا دەگۆڕدرێ یان بەپێی مرۆڤی دەگۆڕدرێ بەڵێ باش دکتۆر تۆزێک بەپێی مرۆڤ دەگۆڕێ بەپێی پەروەدە دەگۆڕێ بەپێی کۆمەلگا و کۆمەلگا دەورە بەپێی کەڵچەر و کولتور دەگۆڕێ با پێت بڵێم ئەو کولتورەی کە وای لێ کردوین فێری کردوین لە کەمترین ئاستا لەسەر شتە باشەکان کۆک بین ئەوە شتێکی باش بەس ئایا ئەم کولتورەی کە ئێمە هەمانە فێریەوەی نه فێری ئەنانێت و خۆپەرستی زیاتر کردوین فێری ئەوەی کردو من بەرژەوەندی خۆم چی کاتێت تۆ لە بەرژەوەندی منتدا من هەچی پێمە لە هەکبەکەمە دژی تۆ ئەوەستم خزمەتی یەکتریەکەین تەماشاکەین نکۆڵی لە خزمەتی یەکتریەکەین سپڵەی زۆر باوە یعنی زەلامی وا هەیە 15 ساڵ خزمەتیەکەی 10 ساڵ خزمەتێکی 6 ساڵ خزمەتی خزمەت بە معنای کەلیمە یعنی خزمەت هەرەوە نییە تەنها لە نایەنە مادیەکەەوە ڕێزی لێگری هەر ئەوەنەی کە تۆزێک زانی تۆ لەگەڵ بەرژەوەندی ئەوە متەقاتع بووی ئەیتر ئەو نییە چی لە هەکبەتی بارمتەکان فلان کەس چی کردووە فلان چی نەکردووە ئەوە بەکارێن تەبەنەوە شتێکی زۆر لاوازە کەواتە ئێمە لە کەڵچەری ئێمە بەڕاستی ئێمە ئەبێ ئەو لایەنە زۆر پەروەردەکەین و ببژێنەوە لایەنە خراپەکان نێڵین دوای پێ دەڵم بەچی فەرموو تۆزێک کات کەمە با بزانم جانیش یەک سەرەتا دەستخۆشی لە بەڕێستانەکە بۆم بەرنامە جوانە و دکتۆری بەڕێز باسی چەند کەسانی کەسانی کرد لە زانکۆیە کە چ مامۆستا چ دکتۆر کە دەبێت نمونە بن بۆ نمونە من کە لەم هەفتەی ڕابردوو دیاردەیەک ئەو دیاری خۆم بینیم کە لە چەندین شوێن ترشا بینیمە کە لە دەرگاکەمدا چوومە ژوورۆ ویستم وەرەقەی لە قوتابیەک وەربگرم زۆر بە یعنی وەکو یاسای کە لە دەرگا ئەدرێت تو ئەتوانین دەرگاکە بکەیت و پرسیارەکەت بکەیت من داوام کرد کە وەرەقەی لە قوتابیەکە وەربگرم دکتۆرگە ڕێگەشی نەدا باشە یەکسەر دەرگاکەی داخستەوە لە بروی فێری ئاکارێکی جوانێ کار نەژێش دەرگاکە قسەکانە تاوی دەرگاکەی بە تاواتی بکەم کە قسەکەم کرد لە باتی بڵێ دوای دوو خولەکی قەیناکە تۆزێکی کە ئێستا محازرەتمان دەرگاکەی بەسەرمان داخستەوە باش جان با قسەکان بکرێت چکە 4-5 دقەیەکمان ماوە ساعاتێگەل لە خۆی ڕۆێزانی ئەو چی بوو زۆر سپاس کاک دەروون
و هەروها ئێستا ئەو کێشانە و ئەو هەموو مشکیلانە ئەوە دەگەڕێتەوە بۆ داهاتی هەرێمی کوردستان بۆچی لە ساڵانی 2011 و 2012 ئەوەندە کێشەی تەلاق کوشتن ئەو هەموو کێشە و کوشتکردن ئەوها زۆر نەبوو چونکە ڕێژەی داهاتەکەی هەرێمی کوردستان باش بوو ئێستا چونکە داهاتی هەرێم کوردستان بڕە کزە ئێستا تۆ نمونە مدیری پێشتر سێ محازەرە یان 4 محازەرە دەداوای مامۆستایەک تاوکو بستە وانە بڵێتەوە هیچ مەجای ئەوەی نەبوو برێ زەم و زەمکاری بکاتن بۆیە ئێستایەک محەزەرە دەرێتەوە ئەجا دادەنیشت ئەمە قسە کوردیەکەی ئەزانم ینی تۆ بەبەستەوەی لێ شەڕ لە بەتاڵی باشترە لە بەتاڵی ئەوایە دەیانگوت ئەگەر تۆ دەرز بخوێنین نەخوێنی هیچ ئیلاقی بەمنیۆ نییە من هەر معاشەکەی خۆمەر دەگرم بەڵام باش بوو لە کاتی قەیرانەکە مامۆستاگان ئەو وتیان تەرک کرد دەسەکانی خۆش پێ ئەو قسەی مەسەلە علاقەی نییە بە قەیرانەوە تا ڕادێک علاقەیە بە ئاکاری خۆت و پەروەردەی خۆت و قەنەعەتی خۆتەوە یانی تۆ کرێ گەر مەعاش وەرنەگری شەربەتە لە بەکانێ ئابەدەن شتیوان ناکەم یانی ئێمە لەگەڵ ئەوانین کە مەعاش نەبێت بێ مافی مامۆستا و هەر کەسێکەکە ئیشێکەکە پارەکە وەرگێ من خۆم شخصیەوەم نەکردووە ناشیکەم باشی پێ و ناژرم هیچ پاسایەکەیە مامۆستا یان ئەوەیە دەرسەکە نەڵێتەوە یان ئەوەیە کە دەرسەکەوتەوە ڕێز لە تەڵەبەکان بگرێ بەس کێشەیەک هەیە لێرە ئێمە هەڵگری خەسڵەتەکانی یاخود پێداویستیەکانی ئەو پیشەیە جاربەجار نی بە شێوەیەکی گشتیاڵێن ینی پۆلیسە ڕێزمەیە ئەبێ هەڵگری خەسڵەتەکانی یاخود پێداویستیەکانی ئەو پیشەی خۆی بێ پۆلیسیات و چۆ پۆلیسیات شوێ لە سەرجادا هەروەها توێژەکانی تر مامۆستایە مامۆستا پۆلیس نییە پۆلیس مامۆستا نییە هەرێکە ئیشی خۆی کە مامۆستا چووە ناو پۆلەوە وەکو لەو ناحێوە بەو شێوە ناڕەوایە بەیبندی لەگەڵ تەلەبا کرد بێکمان کێشە دروستەکە ئێمە کەواتە تا ئێستا ئێمە شتێکەیە پێوترێ تەوسیفی ئیش وەصفی ئیش پێوتە جۆب دیسکریپشن یعنی تا ئێستا نازانین وەزیفەی یعنی مامۆستاکە خۆی نازانێت وەزیفەی مامۆستا چییە من بەڕێزان نهاتووم لەگەڵ تووە نە شەڕ بکەم نە دانیشتم تشتری بخۆم لەگەڵ تا من هاتووم فێرت کەم هاتووم هەندێشت لە من فێر بی ئایا لە ڕەفتاری هەڵسوکەوتم لەناو پۆلە ئایا لە ڕێگای زانستەکەەوە لەوە زیاتر علااقەتی من و تۆ لەوە زیاترنی و ڕێزیشی لێگەڵ وەچی کاتێکیش لە ڕووی ئەکادیمیەوە پێویست بە من بوو من ئەتخەمە سەرسەرم ئەبێ ئەمە هینمان بێ ئەمە ئاکارمەند یعنی فەیلسوفێک عمری 32 ساڵەیەکی لە فەیلسوفە هەرە مهمەکان فلیمێکی لەسەر دەرکرا تۆزە سەرپێچی کرد پەیوەندێکی کەمێک لەگەڵی یەشێک لە تەلەبەکانی کرد لە دەرەوە یەکسەر فەسلیان کرد کە زۆر پێویستیان پێ لە یەکێ لە وڵاتەکان دوای بەردامێکی تێر و تەسەلی لەسەر دروست دەکەین لەسەرەوەی کە بەڕاستی دوای ئەو بەردامەیە نامەیەکی زۆرم بۆ تۆ لەلایەن زانکۆ پەیمانگاکانی کوردستانەوە لە ئایندێکی نزیکە بەرنمەیەکی تێر و تەسەل بە ئامادەبوونی کۆمەڵێک نمونەی زین و بەرنمەیەک دروست دەکەین لەسەر ئەو پەیوەندیە ناتەندروستەی بینی مامۆستا و خوێنکاران لە زانکۆ چەند دقەیەکم ماوە چێ قسەیەکی زۆر ئەوەی هەیە بۆی کە تۆ قسەت کرد بە ئەو بەڕێزە بزانم لەسەرەوە ببوورە بەس زۆر کورت 2 دقە هەموو بەرنامەکە ماوە جان یەکەم کاک دەروون خاتین دکتۆرش دەکەم ئێمە هەر لە بەکاتی باستەکە هەمومان گرنگیمان بەلایانی یەکتر قوبڵکردن و ئیتر مناقەشەکردنی یان یەکتر کرد بەڵام میسمان لایانی مادیمان باز نەکرد ئێستا زۆر لایانی مادی هەموو شتەکان بۆ لایانی مادیە کە دەچیتە دەلاکێک سەرچاکەی کابرا هەم ئەڵێ هێندەلاکێکی ترشکێنێت و ئەڵێ سەر غەڵەت چاکروان شتێکی تر تەنها بۆ لایانی مادیە هەم بۆی بیتەوە بۆ لایانی مادی بەرزتر بێتەوە ترانی هەموو هۆکارەکەم هۆکارێکی سەرەکی لایانی مادی ڕاستەکەیەوە هۆکارە بەڵام ئەگەر یارمەتیم بەی هەندێک هاوپیشەکە لەسەر یەکتری قساکە هەندێک جار خووە ینی پەیوەندی بۆ شۆ بە پەروەدەیە کاکە لەم بەینا دەم دووسێ ڕۆژە من ئاگام لێ نییە بەڕاستی بۆیان گێرامەوە لەوانەیە هەڵەش بم دوو کەس یەکتریان کوشتووە نییە دەوڵەمەندترین کەس بوون لایەنی مادی و ئابوووریەوانە دەور نبینێ پەیوەندی هەیە بە پێکهاتەی کەسایەتی خۆت و پێکاتی دەرونی خۆت و عقلی خۆت و ئاکاری خۆت ئەوە من لایەنی ئەگەر وابێ کەواتە هەموو فەقیرێکە توانێت بچێ چقۆیە گەڵگرەوە عالەمە بابەر چقۆ نشتی وانە دەستخۆش دوا قسەم بۆ بکە و یەک کاتژمێرە دوا قسە بۆ چارەسەرکردنی بەم شێوێ و لەم کاتا و لەم ئاستا و لەم هەڕەشەیە کە کاک دەروون لە منیەکە لە ڕاستیە دوا قسەی من ئەوەیە ئێمە سڵ نەکەینەوە لە دیبێت
لە حیوار لە ئاخافتن لە تێگەشتن لە یەکتری ئەبێ نزیک بینەوە کێ عازلێت ئەوەی کە ئەهێنێت ئەوەی کە تیا هێشتەوە لە عیلاقەتەکە بە بچۆ لەگەڵیە ژن و مێردە براوبرایە تەڵەبە و مامۆستایە مامۆستا و مامۆستایە هەتا دوای ئێمە پێویستە سەقافەتی تێگەشتن لە یەکتریمان هەبێ ئەگەر نا هەتاکو قسە بە یەکتری بڵین هەتاکو بازنەی تێنەگەیشتن زیاترە بێ و حەقد و کەراهێت و ئەگاتە حەدی ئەوەی کە تەمەنای کوشتن ئەگەر نەمانتوانی یەکتری بکوژین تەمەنای کوشتن یەکتریگە ئەو شتێکی هەر کارەسات دەستەکانی خۆش لە کۆتاییە باسی و دیبیتەوە کرد من کۆتای ئەم بەرنامەیە بۆ قسەیانمەوە ئەتوانم بڵێم نزیکی ینی 10 ساڵێکە دوو کەسایەتی هەیە کە ینی دوو بەرە هەیە بەرەی با بڵین بەرەیەکی دینداری لە ژێر کۆمەڵێ ناوە و بەرەیەکی شەیە وازەحای لە کوردستانە بە ناوی ئەلمانیەت و چیوە دوو کەسایەتی هەریەکە و لە بەرەیەکن بە هەردووچان هاوڕێی منن بە تەنیا دانیشی لەگەڵیانە ئەم یەک کتێبی هەزار لاپەڕەیی ڕەخنە و تین و تانەی هەیە لەو و ئەمیش بە هەمان شێوە تا ئێستا دەیان جار بۆمان مبادرە کردوون کە دیبیتێک بکەین بۆی کە خەڵک لەم سیڕائیەوە تێبگا بزانە کامتان تەندروستن کامتان تەندروست نیت کەسیان ئامادەنین دیبیتێکی ڕوبەڕوو بکەن و ڕەخنەی جددی لە بەرچای خەڵکە یەکتری بگرن تەنها قسە و باسییان ئەوەیە لە پشتی لاپتۆپۆ ئەم جنێو بۆیە ئەوی ژنێو بۆیە لە کۆتاییە ئێمەمانانی پێ بارگاویە بین لە کۆتاییە ئەو کولتورە ناشرینە زیاترە بێت کە ئێمە بەرنامەمان لەس بەس تەنها لایەنە لاوازەکە دیبێتی قوبوڵ نیە لایەنی بەهێز مەقسەم ئەوەیە شتت پێ خۆت لەسەر حەقە زانیت و ئەتێ ڕوونکردنەوەیەک بێ بە بەرامبەرەکە بەڕاستی دیبێتی قوبوڵ دەبێت باشتر نییە هیچ نەبێ ئەگەر نزیک دیش نبینەوە لە یەکتری ئەوە سوکایەتی بە یەکتری نەکەین بۆی کە ببرێتەوە سوکایەتەکە لە شوێنێکا ببرێتەوە هیوادارم شتێکمان کرد بێت قسە و باسپان زۆر ببوورە هیوادارم شتێکمان کرد بێت برادران ئەڵێن وان نزیک یەک کاتژمێرە بینەوە بێ خۆی لە کاتژمێرە 3-4 دقیقە کەمتر بێ هیوادارم شتێکمان کرد بێ هیوادارم هەر بەڕێزێک ئەم بەرنامەیە بینێ و کاتێک خۆشی بەشێکە بەخۆشمەوە کاتێک خۆشم بەشێکم لۆی کە لە بەرچای کەسێکە باسی کەسێکی تر بکەم یەکی ترم قوبوڵ نەبێ کەسی بەرامبەرم پێی بڵێ کاکەوە تەلەفۆنەکەتە تەلەفۆنێکی بۆ بکەیت تر پێویست ناکە سەری منی پێ بێشین هیوادارم شتێکمان کرد بێ خواحافیز دکتۆر